وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون. ئێمە پێشتو هەر پێغەمبەرێکمان ناردوێ حتمما وحی ئەوەمان بۆ ناردوو کە هیچ خوایەک نییە شایانی پەرستن بێجگە لە خوای پاک و تاک. ئەوەی کە ئەبێ بزانرێ ئەوەیە کە کابرایە کە ئەڵێ لا إله إلا الله ئەوە ئەزانێت کە نەفی خوایەتی غەیری ئەڵڵای کردووە، ئەوە بێ شارەزا بێ لەوە کە نەفیکردنی هەرەوەندە نییە بە قسەی بڵێ خالقەکەم. برانی بەڕێزی من عەزیزانی من، زۆر زەروریە بۆ خۆشمان لەمە حاڵی ببین بۆی سبەینە خەڵکی کەش بەلاغ گەێنینەوە بە خەڵکێکی کەش. خەڵکێک ئێسەش لەناو ئەو کوردە داماوەیە، تەنانەت لەناو فەقێ و مەلاشە جاری وا هەیە ئەمەی لەلا چەسپاوە. کابرایە کەوتی لا إله إلا الله یعنی مەبەستی ئەوەیە ئەزانەیە کە گەردون کردگارێکی هەیە کە خوایە. جارێ ئەمە هەر لە ڕیزی ئیماندارەتی حساب نابێ بە پێی ئاەتەکانی سوورەتی زخرف وەلئین سەئەلتەهم من خەلەق السەماوات والأرض لەیەقولون الله. بەڵام خۆمان قوڕیشە باوەڕیان بەوە هەبوو کە خوای گەورە کردگاری گەردونە، بوونەوەرەمەوە و درستی کردوون. ئەی بۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام بە ئەهلی ئیمانی حساب نەکردن؟ هەر خوای گەورە ئەم پێغەمبەرەی بۆ ئەوە نارد کە تێیانگەێنە کە ئیماندارەتی ئەوە نییە کە ئەڵێ لا إله إلا الله ئەبێ بزانە کە نەفی چوار شتی کردووە، الآلهة والأنداد والطواغيت والأرباب. ئەم چوار شتەی نەفی کردووە. الآلهة کۆی ئیلاهە 147 جار لە قورئانە تیکرار بۆتەوە بە معنای خوا. خوا چییە؟ ئەوەی کە بە مرۆڤ بە درێژای مێژوو جۆرەها خوایان بۆ خۆیان داناوە. بۆچی دایان ناوە؟ یەکەم بەو هیوای زیانیان لێ دوورخاتەوە و خێر و سوودیان پێ بگێنێ، یعنی لدفع الشر یان دفع الضر وجلب النفع، بۆ هێنانی خێر و خۆشی بۆ خۆیان دایما دارێکیان داتاشی و پەرستویان و تویان ئەمە ئەم خوایە خراپەمان لێ دوورەخاتەوە، نەخۆشیمان لێ دوورەخاتەوە، یان مناڵمان پێ بەخشێ. و هەروە ئەو بتپەرستەیە ئەو خەڵکەکە وەڕی شێخێک بە ئومێدی ئەوەی کە ئافرەتەکەی حامیلە بێ و کوڕی بدات. ئەمە کە ئەڵێ لا إله إلا الله نەفیکردنی ئەوەیە کە هیچ شتێک لە کەونە ممکن نییە زیان ببەخشێ بەبێ ئیجازە یان نەفع ببەخشێ بەبێ ئیجازەی خوای گەورە. قل أتعبدون من دون الله ما لا يملك لكم ضرا ولا نفعا. ئێوە ئەوانەی کە لە جیاتی خوای گەورە داتان ناوایان پەرستن کە نە زیانێکیان هەیە و نە سوودێکتان پێگەێن، ئەوانە پەرستن کەوابوو بە معنای ئاەتەکە وەکو ئەڵێن مەفهومی ئاەتەکە ئەم جارە ئەوەیە ئەوە بپەرستن کە زیان و چاکە بەدەست ئەوە. ئەمە یەکەم شت نەفی ئالیهە بۆ ئەوەیە، ئالیهە بۆ ئەوە دانراوە. یا هەندێکی تر ئیلاهیان بۆ دانا کە سەرکەوتنیان پێ ببەخشێ. واتخذوا من دون الله آلهة لعلهم ينصرون. لە جیاتی خوای گەورە خوای تریان دانابوو تا سەریان خەن، یان بۆ عیزەت و دەسەڵاتدارێتی و تەمکینە. واتخذوا من دون الله آلهة ليكونوا لهم عزة. لە جیاتی خوای گەورە خوای تریان دانابوو تا بۆیان ببنە پاسەڵاتیان بۆ مسۆگەرکرد. کەوا بۆ ئەوی بێوێ دەسەڵاتی بۆ مسۆگەر بێ، بێوێ پاڵپشتی هەبێ، ئەبێ ئەڵڵا بپەرستێ. ئەوی ئەیەوێ سەرکەوتنی بۆ مسۆگەر بێ، ئەبێ لا إله إلا الله کە بەڕاست و ڕەوانی وەربگرێ. ئەوی ئەیەوێ کە زیانی لێ دوورکەوێتەوە و چاکەی بۆ بێ، ئەبێ لا إله إلا الله کەی لە دڵ و دەروونا بچەسبێ. کە تۆ وتە لا إله إلا الله نەفی چیت کردووە؟ نەفی ئالیهە. ئەمەیە ئالیهە. دووهەم نەفی ئەندادەکەی. ئەنداد کۆی نیددە 6 جار لە قورئانە تیکرار بۆتەوە. نید یعنی هەرچی کەسێکی تر شتێکی تر کە بۆ مەزنی و ڕێز و خۆشەویستی دانراوێ. کەسێک بێ یان شتێکی مادی یان واتایی یان هێمایەک بێ سمبولێک بێ حیزبێک بێ شتێکی و لەو بابەت. ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله والذين آمنوا أشد حبا لله. لەنێو خەڵکیە کەسانی وا هەن کە لە جیاتی خوای گەورە شتی تریان کەسانی تر بە مەزن و خۆشەویست دانێن، ئیدی بەقەد خۆشیانێن. خوای گەورە فەرمێ يحبونهم كحب الله، بەڵام فەرمێ والذين آمنوا أشد حبا لله، بەڵام مسلمانەکان خوایان لە هەموو شتێک زیاتر خۆشە. کەوابوو یەکەم شتێک کە تۆ نەفی لا إله إلا الله کەت کردووە، هیچ شتێک نییە کە ئەوەندەی شایانی خۆشەویستیەکە بێت کە تۆ بیدەیتێ وەکو خوای پەروەردگار. خۆشەویستی یەکەم هی خوای گەورەیە، پاشان خۆشەویستیەکانی ترە ترازێن بۆ ئەوانەی کە خوای خاوەنمان کە ئێمە عەبدی ئەوین ڕێی داوین خۆشەویستی کەسانی ترمانەوێ وەکو پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵاتو وسەلام
و دایک و باوک و سوڕێت و شتەکانی تر. ئەمەش خۆشەویستیە. نەفی ئەربابەکەی ئەم جارە. ئەرباب جەمعی ڕەبە 966 جار تکرار بۆ تۆ لە قورئانە، 16 معنای هەیە لە زمانی عەرەبیە، یعنی کردگارە، گەورەیە، پەروەردگارە، جۆ بۆ ڕاهەڵکراوە براوە. خی گەورە فەرمی یا ئەیها الناس قد جاءكم الرسول بالحق من ربكم فآمنوا خيرا لكم وإن تكفروا فإن لله ما في السماوات والأرض وكان الله عليما حكيما. أي خلقنا بالتأكيد وبيغمبري بوتان هاتوا حقوا حقي لپروردگارتان وبوتان هناو خو اگر باوری پێ نەکەن و کافر ببن پێی خۆ خوای گەورە هەر خاوەنی ئاسمانەکان و زەویە، خۆ هەر زانا و دانایە، یعنی چ زەرەرێکتانەوە لەودا. خوای پەروەردگار کەوا بوو ڕەبە کە مادام پەروەردگارە، کردگارە، گەورەیە، گوێ بۆ ئەم گەردونە و هەرچی تایەتی ملکەچی بۆ ئەو دەربڕیوە، ئیترێوە بیپەرستن یان نەیپەرستن بۆ خۆتانەیە بۆ ئەوە. قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس، فنا أقرم بخواي پروردگار خواي خاون لها سيري كان فرمين برب الناس يعني خاوني أنا، ملك الناس حاكم دا صلاة داري أنا، إله الناس خواي خلقك سيرك كما دا أبو تسلسله هنا خاوني خلقي باشاي خلقي خواي خلقي، يعني ما دام خاوني أنا دا صلاتيش هموي لجر دستي أوايا ديسا شاني پرستنك كيكوا قناعت پرستنك يبي دكي ايوالا لا إله إلا الله ناشا مليكي كي ترتان بو خوتان دانا كألا لا إله إلا الله نابي واهست كان يچي چي تر خاوان تانا كردگاري چي تر جيانري كي تر مريانري چي تر لم گردونا كاريگري يچي چي كشاني او يكا پرستنكاني بو انجام دن يا ريبا يچي چي تر بدن يا ساو رساي مخالف بم خواي كردگار و جيانر و مريانر و پروردگارە دابڕێژ. ئەمە نەفی سێهەمە الآلهة والأنداد والأرباب ئەم جارە الطواغيت کۆی تاغوتە، ئەمش 8 جار لە قورئانە تکرار بۆتەوە بە مانای بت شەیتان، ئەو کەسەی کە حکم و داوەری نێوان خەڵکیەکە بە یاسای پێچەوانە بە شەرعی مصطفى عليه الصلاة والسلام. فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى لا انفصام لها. هەرکەس باوەڕ بە تاغوت نهێنێ و شوێنی نەکەوێ ئەجا باوەڕ بەخوای گەورە بهێنێت و شوێن دینەکەی کەوێ، ئەوە بە دڵنیاییەوە دەستی بە هۆکاری بەهێزی ڕزگاریەوە گرتووە کە بە هیچ جۆرێک نەپسانی هەیە نەخاوبوونەوەشی هەیە. لا انفصام له لاجش لير نافية للجنس انفصام اسم نكرة مبني على الفتح يعني هيج جورا خميشي نبيك پشتی بە خوای خاوەن و کردگار و ژێنەر و ئاگا لێبووەوە هەیە، خوایەکی زیندوو و بە دەسەڵات خاوەن هێز خەمی نەبێ بووە بە عەبدی ئەو دینی ئەویشی گرتووە لا انفصام له. کابرا کە نەفی هەموو جۆرە کاریگەریەکی زیان و سوود و سەرکەوتن و بەزین و دەسەڵات و مەزنی و گەورەی و خۆشەویستی و مافی یاسادانان و ڕێسا داڕشتن و جۆڕایەڵی و ملکەچی بۆ غەیری کردووە، یعنی بۆ غەیری خوای پەروەردگاری کردووە، لە هەمان کاتە کە نەفی ئەم شتانە ئەکاتەوە یان ئەم شتانەی داوەتە پاڵ غەیری خوای پەروەردگار ممکن نییە لا ئیلاهە ئیلا الله کێ سەرڕاستانە وەرگرت بێت. بەڵام ئەم کە نەفی زیان و سوود و سەرکەوتن و بەزین و دەسەڵات و مەزنی و گەورەی و خۆشەویستی و مافی یاسا دانان و ڕێسا داڕشتن و جۆڕایەڵی و ملکەچی بۆ غەیری خوا کردووە، لە هەمان کاتە یعنی نەفی ئەم شتانەی هەموو لە غەیری خوا کردووە، لە هەمان کاتە هەر هەمووی گەڕانەوە بۆ خوای پاک و تاک، ئەمە ئیمانداری تەواو لا انفصام لها دەستی گرتووە بە فقد استمسك بالعروة الوثقى لا انفصام لها. ئەمە بە تەواوی دەستی گرتووە بە دینی خوای پەروەردگارەوە و پسان نەئەپسێ نەخاو گرژیشە بێتەوە با لێی بێخەم بێ. کۆی هەموو ئەوەی سەرەوەی کە باسمان کرد کە زۆر بە کورتی تەڵان و زۆر بە خێرایی باسمان کرد بریتە لە قەناعەتکردن بەوەی کە خوا بە یەکناسی لە سێ لایەنایە. ناسینی خوا یعنی لایەنی فەلسەفی و دید و تێڕوانین، پەرستنی خوا یعنی لایەنی خوا پەرستنەکان، لایەنی حاکمیەتی یعنی لایەنی یاسا و ڕێسەدانان و داوەریکردن. باوەڕمان ئاوا بەتە قورئان هەر خۆی پێچەوانەی ئەم خوا بە یەکناسین و خوا پەرستیە ئەم تەوحیدەمان بۆ ڕوونەکاتەوە. سەیریکە
لو مسلسيك لبردستا رسمت كردوية لسرو كانوا سراوة عقيدة ألين قل هو الله أحد بعكسي أول مسلسكي خواروا كديد تيروانين فلسفية أفرمي لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاثة وما من إله إلا إله واحد وإن لم ينتهوا عما يقولون ليمسن الذين كفروا منهم عذاب أليم سيري كليرة شيء فرمي لسرو فرمي قل الله أحد بلام لخواروا هلاي أو كسان الراس تكاتو لديد تيروانين وبوتشوني أنا كوتيان كخواي قرأ فرمي بالتأكيد أو كسان كافر بون كوتيان خوا سيمي سيانا كير چونك ئەوان باوەڕیان ما بوو کە خوای گەورە یەکێکە لە سیانە پیرۆزەکە يعني الرب والابن والملك القدس والملك المقدس والملك يعني خوای گەورە فەرمێ أيشركون ما لا يخلق شيئا وهم يخلقون آخر شەریکانێک بۆ خوای گەورە بڕیارە دەن کە نەک هەر هیچ شتێکیان دروست نەکردو خۆشیان دروست کراوە ئەمە شركي ناسينكي جائتر طبعا هر يجي لأيوبون من أجر برا فقط آية كاني خلق دربين لقرآن برا فتريق وقتي هبي ما خوي ما عندك آية كاني خلق لجوجل لبينوس فيديو زيتوا يان لا راغبي أصفاني يان لا مفردات القرآن يعني موسيقى القرآن وشيء خلق وخالق ومخلوق وخلائق وخلق خلاق وأمانهم يدربين بزانة تشان بيوستيان بيكتر وهيك خوي برودجار باسي ناساندني خوي تاكو باكك أما لسر فرمي قل والله أحد لخوار فرمي لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاث أم جارب وشركي برستن لسر فرمي وما أمروا إلا ليعبدوا إلها واحدا لخوار وبدروش ما برستن كان فرمي قل إني نهيت أن أعبد الذين تدعون من دون الله قل لا أتبع أهواءكم قد ضللت إذن وما أنا من المهتدين بڵێ من بەرهەڵستیەوەم لێ کراوە کە ئەوانە بپەرستم کە ئێوە لە جاتی خوای گەورە هاواریانەکەنێ بڵێ من شوێن هەوا هۆسیەوە ناکەوم ئەگەر وا بم مانای وایە بەڕاستی گومڕا بووم و دیارە من لە ڕیزی ئەوانە نیم کە ڕێی ڕاستیان نیشان دراوە یانە فەرمێ إنما تعبدون من دون الله أوثانا وتخلقون إفكا إن الذين تعبدون من دون الله لا يملكون لكم رزقا فابتغوا عند الله الرزق واعبدوه واشكروا له إليه ترجعون سير التوجيه عبادة كان شون آراست أكاتوا أوي إيوا أي برستن هربتي دارو بردين آخر ما بختان وبخواي پروردگاری درستكن آخر واني إيوا لجاتي خواي گورا ايان برستن دا صلاتي اغونديان نير روزيك بو إيوا مسوگر كن دا كواب الروك كن خواي پروردگار چاوراني أو بن رسقتان بو دابينك أو بپرستن سپاسي أو بكن پرستن و سپاس كرن كان هم عبادتن خو ئێوە هەر بۆ لای ئەوە گەڕێنەوە ئەمەیان لەلا تەسبیح دەکات ئەمەش دیسان لانی پەرستنەکەیە بڕوانە گۆشەی دەستی چەپی خۆت مسلسەکەت لە هەردووچە مسلسی سەرە و نووسراوە شەریعەت والله يحكم لا معقب لحكمه لە خوارەوە مسلسە هەڵگەڕاوەکە لە دەستی چەپی خۆتە ئەمجارە یاسا و ڕێسایە خوای گەورە دەرهەقیە فەرمێ لە شورایە ئەم لەهم شوڕەکاء شرعوا لهم من الدين يأذن به الله یان دیارە ئەوانە هاوڵیان هەیە بۆ خوای گەورەیان داناون کە بەرنامەی وایان بۆ داڕێژن کە خوای پەروەردگار مۆڵەتی پێنات یانە فەرمێ اتخذوا أحبار رهبانهم أربابا من دون الله والمسيح ابن مريم وما أمروا إلا ليعبدوا إلها واحدا لا إله إلا هو سبحانه عما يشركون جوولەکە و دیانەکان حیبر و ڕاهیبەکانی خۆیان پیاوانی دینی خۆیان کردبوو بەخوا و لە جاتی الله سبحانه وتعالى دایان نابوون هەروەها مەسیحی کوڕی مەریەمی سەلامی خوای لێبێ لە کاتێکە کە ئەوان فەرمانیان پێکرابوو کە ئەنجامی بدەن ئەوە بوو کە تەنها خوای تاکوپاک بپەرستن و بەس کە هەر ئەو هەیە شایانی پەرستن بێ پاک و بێخەوشی بۆ ئەو لەوەی کە هاوڵی بۆ بڕیارەدەن کەوابوو ئێمە کە ئەڵین تەوحید جیاوازەکەمان لەگەڵ کابرای مەدخەلی ئەوەیە لسر ولين قل والله أحد لتنشي جلين وما أمروا إلا ليعبدوا إله واحد لتنشتي أم لا جلين والله يحكم لا معقب لحكمه لمسلسة هالقراوة كشاديسان باسي شركي برانبر أو توحيد أكاتو شركي كان لناسينا شركي لبرستنا شركي لداوريايا لا ياساو رسا دارشتنايا أما يك أمانو التوحيد بشويتي برفراوان ترور بقرينو خواهي پروردگار همو جوركاني أم
خوا بيقناسينا لسورة إخلاص كوكاتو فرمي قل هو الله أحد الله الصمد بيستي بكزنية لم يلد ولم يولد چونك وانا هم نقصانين ولم يكن له كفوا أحد أو خوايك ناوي الله خوايك تاكو تنهاية بهاول وهاوتاية نيازو بيستي بهيج كسيني همو آتاجي أون بي أوي أو احتياجي بكسيه هیچ کەسی لێ نەبوو ئەویش لە هیچ کەسێ نەبووە لە هیچ سفەتێکیشا هاوتا و هاوێنە و هاوشێوە و بەرابەرینی ئەمما ئەوانەی خوای پەروەردگاریان نەناسیوە پێویستیان بەخوا هەبووە چون خوای جۆرا و جۆریان بۆ خۆیان دیاری کردووە خوای وایان هەڵبژاردووە کە لەگەڵ هەوا هۆسەکەی خۆیانە ببوون بۆ نمونە ئەبینی هەیە بتی داناوە خۆی بووە بە زێوانی خۆی خزمەتیەکە یا خەڵکی تری بۆ کۆ کردوتەوە کردوێتی بە زێوانی زێوانە کەسێکی خادمی شوێنە مقدەسەکانەکە تا لە پشت بتەکەەوە بە ناوی ئەوە حکم دەرکە چۆن لە کاتی خۆی وەڵا لا تەفەرمێس ئەم سەفەرە مەکە عوزا فەرمی ئەم سەفەرە مەکە ئێساش فاڵچیەک بە ناوی دینەوە فاڵی بۆگرێت وێژێککە نوشتەی ڕەشی بووە کایچکە نوشتەی شتێکی تری بووە وەگەڵ هەموو بتانە هەمومان کەمێک لە مێژویان نەزانین وەگەوانەیە لە زمانی سەیدنا ئیبراهیم هەبوون کە سەیدنا ئیبراهیم ڕۆباوکی درباريان فرموي وإذ قال إبراهيم لأبيه آزر أتتخذ أصناما آلهة إني أراك وقومك في ضلال مبين أو أبو إبراهيم بآزري باوشي فرمو أريتو بت الدانا وكردوتن بخوا بدرنيايوة من خوشتو قومك شدوا بينم لقم رايش أشكران يعني هيا هر هوا سكي خوي كردو يعني لي بوت أخوا هميشه هوشي لويك شون ئەو هەوەسەی خۆی بکەوە مەرامەکانی خۆی بهێنێتە دی هەوڵان بۆدا ڕەنجی زۆرەدا هۆشی دایمە لە لای ئەوە ئەفەرەئەیتە من اتخذ إلهه هواه وأضله الله على علم وختم على سمعه وقلبه وجعل على بصره غشاوة فمن يهديه من بعد الله أفلا تذكرون ئەبینی دەو کەسێک کە هەوا هۆسی خۆی کردوتە خوای خۆی چی لێ قەوماوە ئەیبینی چۆن خوای گەورە دوای زانین و شارەزابوون گومڕای کردو و مۆری کۆتاهێنان و قەپاتکردنی لە بیستن و دەرونیدا پەردەی بەسەر چاویا کێشا هیدی چێ هەیە دوای ئەوەی کە خوای گەورە گومڕای کردو هیدایەتی بداتەوە چێ هەیە ڕێنمایی بکات و چێ هەیە بهێنێتەوە سەر ڕێگای ڕاست مەگەر ئێوە شتتان نایەتەوە یا دووتێ ناگەن یان هەیە وەکو فرعون ئاسا خۆی لەو خەڵکە کردوتە خوا کۆمەڵێک دەست و پەیوەندی خۆشی وەکو هامان ئاسایی خوایەتیەکان بەناو ئەو خەڵکیا بڵاو کردوتەوە بە زۆر و بەزێر بەسەر خەڵکەکەیانە چەسپاند ئەو بکە فرعون بە خەڵکەکەی ود وقال فرعون يا ما علمت لكم من إله غيري فرعون يود أره هو بياو معقولان ئێوە زانن من غيري خۆم هیچ خوایەکی تر ناناسم هەتان بێ یعنی هەر خۆم بەخواتانە ناسم و بەس ئێوەش پێویستە ئەوەتان قوبول بسيدنا موسى فرمو بسيدنا موسى يود قال لئن اتخذت إلها غيري لأجعلنك من المسجونين أجر غيري من كي بخواي خوت حتما زندان الدك يصالح حتما ادكوش بيوستا ربازي شورج وربقري بيوستا لسر أم سيستم ناري تبروي كوابو ئینسانی مسلمان کە لە سەرەتاوە عەقیدەکەی بەو شێوەیە وەرگرتووە عەقیدەیەکی زیندوو چست و چالاک پاڵنەرێکی بەهێزی بەگەڕخەری هەموو وزە و دەسەڵات و کاریگەریەکی بەهێز لە ژیانی قیمەتی عەقیدەکە وا لە لای ئەم ئینسانی کە ئاوالەی تێگەیشتووە نەگەو کەسێک کە عەقیدەی وەکو شتێکی معریفی وەرگرتووە لە ئەزهەر تەخەڕوجی کردووە جەدەلێکی زۆر لەسەر عەقیدەکە فێر بووە بەڵام لە هەمان کاتە ئەو عەقیدەیە هیچ کاریگەریەکی لەسەری دروست نەکردووە وەکو فواد معسووم کە دکتۆرای لە ئەزهەر وەرگرتو خوای پەروەردگار ئێمەشی وێش سەرکەوتوو بکە و هیدایەتمان بدە و عەقیدەکە لە دڵ و دەروونمانە بچەسپێنە خۆشەویستی خۆی لە دڵ و دەروونمانە زیاد کە ئەم عەقیدەیەش بکە بە مایی بەرچاو ڕوونیمان لە ژیانە پاڵنەری هەموو کاروبارێکمان و وزەکانمان بەگەڕخا بۆ خزمەتی دینەکە يقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته